سڵاوتان لێبێ. قەیرانی دارایی کاریگەری کردوێتە سەر هەموو بوارەکانی ژیان. یەکێک لەو بوارانە گرتنی پارێزەرە. ئەو کەسانەی تووشی گرفت دەبن و لە خانەی نەوجەوانان و لە گرتوخانەکان دەمێننەوە، ژمارەیەکی بەرچاویان توانای ئەویان نییە کە پارێزەر بگرن. ئەم ئەڵقەی بەرنامەی ڕوانگە لە نزیکەوە تیشکێک دەخاتە سەر ئەم بابەتە لەگەڵمان. هەموو مرۆڤێکی تۆمەتبار بێتاوانە تا ئەو کاتەی بە یاسا تاوانەکەی بەسەردا ساغ دەبێتەوە. ئەمە یەکێکە لە گرنگترین بنەما یاساییەکان و بەشێکە لە مافە بنەڕەتیەکانی مرۆڤ. بەڵام پرسیار ئەوەیە چۆن دەتوانین تاوان و بێتاوانی بسەلمێنین. لێرەدایە کە ڕۆڵی پارێزەر و داکۆکی کار لە تۆمەتباران و بە هەندوەرگرتنی بۆچوون و ڕاو تەنانەت نکۆڵیکردنی تۆمەتباران گرنگی هەیە بۆ دەرکەوتنی ڕاستیەکان. بێگومان گرتنی پارێزەر جگە لەوەی ڕەهەندی ڕۆشنبیری یاسایی و ڕێزگرتن لە یاسا کارپێکراوەکان و پەنانەبردن بۆ دابوونەریتی خێڵەکی لەگەڵ خۆی دادێنێ، لە هەمان کاتیشدا ڕەهەندی ئابووری هەیە و پێویستی بە خەرجکردنی پارە هەیە. لە زۆر حاڵەتدا تۆمەتبار ناتوانێت پارێزەر بگرێت و هەندێک جاریش خێزانەکانیان خۆیان لێبەبەری دەکەن. لەگەڵ قەیرانە داراییە کەسانێک تووشی کێشا بن و سزا دەدرێن و ئەکەونە زیندانەوە، باری داراییان ناتوانن پارێزەر بگرن. ئێوە تا وەکو چاکسازی منداڵان و ئافرەتان تا چەند ئەو کەیسانەتان لایە و چۆن چارەسەر کراون؟ قەیرانە داراییەی کە هەرێمی کوردستانی گرتیتەوە، ئێمەش وەکو چاکسازی بەدەرنین لەو قەیرانە، هەمان کێشەمان هەیە و ئەو کەیسانە کەش دێنە ناو چاکسازیەکەمان هەر ئەو کەیسانن کە ڕوبەڕووی ئەو قەیرانە بووینەتەوە، چ لە دەرەوەی چاکسازی چ لە ناوەوەی چاکسازی. ئێمە طبیعی ئەو نەوجەوان و ئافرەتانەی کە ڕوو لە چاکسازیەکانمان دەکەن بە پێی یاسا مافی ئەوەیان هەیە کە پارێزەریان هەبی لەوەی داوای مافەکانیان بکات یاخۆ دیفاعیان لێ بکات لە کەیسەکان و کەیسەکانیان لە دادگا بجوڵێنی. بەڵام زۆربیان کێشەی ئەوەیان هەیە کە ناتوانن خودی خۆیان پارێزەر دابین بکەن، یاخود خێزانەکانیان لێیان بێبەری بوون، یاخود هەمها شێوە خێزانەکانیان کێشەی داراییان هەیە ناتوانن پارێزەریان بۆ دابین بکەن. ئێمە وەکو چاکسازی توانیتمان ئەو کێشەیە تا ڕادەیەک چارەسەر بکەین لە ڕێگای ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، لۆ نمونە ڕێکخراوی یونیسێف، ڕێکخراوی هارتلاند ئەلاینس و هەروەها کۆمەڵی یاساناسانی کوردستان کە ماوەیەکی کەمە لە ڕووی یاساییەوە هاوکاری ئافرەتەکانمان دەکات، ئافرەتانەی کە کێشەی داراییان هەیە ناتوانن پارێزەر بە خۆیان دابین بکەن. ڕێکخراوانی یونیسێف و هارتلاند ئەلاینسیش بۆ نەوجەوانەکان توانیتیان ئەو کێشەیەمان تا ڕادەیەک چارەسەر بکەن و کێشەکانیشیان زۆر بەباشی و پارێزەریان بۆمان دابین کردیە. پارێزەرەکانیش کاری خۆیان زۆر زۆر بە جوانی دەکەن و کەیسەکانیشیان جوڵاندیە، کەیس هەبووە ئازاد کرایە، کەیس هەبووە کێشەکە یەکلایی بوویتەوە لە دادگا، بۆ نمونە ئەگەر ئیسپاتی ئەو تاوانەی لەسەرکرابی حکم درایە سزای خۆی وەرگرتی، ئەگەر ناتەبریعی لە بۆ دەرچووە، کەواتە توانیتمان ئێمە ئەو کلێنەی کە خۆیان لە ڕووی داراییەوە هەیەم بە لە ڕووی دابینکردنی پارێزەر بۆیان بکەینەوە. زۆر جار ئەو کەسانەی بە تۆمەت و تاوانی جیاجیا دەگیرن بەهۆی ناشارەزاییان لە ڕێکارە یاساییەکان دووجار دەبنە قوربانی. جارێک باجی تاوانێک دەدەن و جارەکەی تریش باجی نەشارەزایی و نەزانی سەبارەت بە مادە و بڕگە یاساییەکان. لە مانجی 12/2016 لەسەر سکاڵای مێردەکەی پێشترم گیرام بە تۆمەتی ئەوەی کە ئەمن منداڵەکەی خۆمم بەجێ هێشتیە. دوای ئەوەی دەستگیر کرام ماوەی ساڵێک ئەمن لە گرتوخانەی بووم، لەو لایە زەختی عائیلەکەم لەسەر بوو و زەختی هاوسەری پێشوم و بەخۆشم کە لە منداڵەکەم دوور بووم و
و لەناو سجن وەزعمان زۆر خراپ بوو لەلایەک وەزعی مادیمان خراپ بوو نەمدەزانی قانونەکان کووە و نەمدەزانی کو محامی بگرم ئەوە بوو ئەو کاتە چەند کەسێک سەردانی سجنیان کرد کە ئەوانیش لانە ئامانج بوو سەرپەرشتی ڕێکخراوەکی دەکرد و لەگەڵ کۆمەڵی یاساناسان بوو گوتیان کە پارێزەرتان لە بۆ دابین دەکەین ئەو کاتە بە تەواوی بێئەمەل بووم بەس دوای ئەوەی کە قسەم لەگەڵیان کرد و کێشەکەی خۆم لە بۆیان باس کرد ئەوە بوو هاوکاریان کردم و ئێستا دوای ساڵێک لە زیندان بەربوو ماوەی ساڵێک ئەمە ڕاگیرام لە سجنی لە هەولێر بەس دوای ئەوەی کە محکەمە کرام حکمی ساڵێکم لە بۆ دەرچوو و کە تەمەشا کرا ئەم ساڵێک زیاترەوە ڕاگیرایمە ئەوە بوو بە هاوکاری پارێزەرەکانی ڕێکخراوی یاساناسان و لانەخان ئازاد کرا. ڕێکخراوەکانی تایبەت بە ڕۆشنبیری یاسایی زۆرجار ئەم بۆشاییە بۆ تۆمەتباران پڕ دەکەنەوە و هەوڵ دەدەن لە ڕێگای ڕاوێژی یاسایی و گرتنی پارێزەر داکۆکی لە مافی ئەو کەسانە بکەن کە تۆمەتی جیاواز تووشی گرتوخانە و زیندانەکانی کردوون. ئافرەتانە زوڵم لێکراون حالی مادیشیان خراپە زانیاریان نییە ڕاوێژی یاساییان نییە زۆربەی ئافرەتمان هەیە تاکو ئێستا نازانی مافە یاساکانی خۆی چییە تاکو داوای مافی یاسایی خۆی بکاتن هەر بۆیە ئەمە ئەو پرۆژەماندانە هاوکاری و کەسانە بکەن شرت نیە و کەسە کەیسێکی پێویستی ئێمە لە دادگا بۆی بکەین لەوانەیە زۆر کەس هەیە دێ ڕاوێژێک دەکە یاخود هەندێک پرسیاری یاسایی دەکە ئێمە ئەمانەیان دەدەنێ بەلای من ئەمە باشترین شتە لەم کاتەدا حەزمان کرد کە ئەلەم ڕێکخراوەدا هەموو کار و چالاکیەکانمان تەرخانکەین بۆ ئافرەتان بە تایبەت لەوەی کە ئێستای ئەم قەیرانەدا پرۆژەیەکمان دانا کە ئەم پرۆژە بە هاوکاری ڕێکخراوی یاساناسان ئەمە بوو باس لەوەی بکەین کە ئەو ئافرەتانەی کەم دەرامەتن یاخود ئەو ئافرەتانەی تونند و تیژیان بەرامبەر دەکرێت یاخود ئەو ئافرەتانێک کە بند کراون پێویستیان بە پارێزەر هەیە بە ئەمە وەک پارێزەری خۆبەخش ئەو ئەرکەی خێنە سەرشانی خۆمان کاریان بۆ دەکەین ئەوانەی کە دێن لە ئەوەندە کەسێک کە ئاگادارە لە دەرێ ینی دێتن بە ڕێژەی ناتوان ڕێژەکەی دیاری بکەم بەڵام لە چاکسازی هەموو هەفتان ئەمە کە سەردانیانەکەن بەلای کەم 5-6 کەیس دەبینین لێیان وەردەگرین و لە ماڵیدادا بە هەمان شێوە لە تونند و تیژی بۆمان دەنەریان ئێستا لە 11 ئەو پرۆژەمان دەست پێ کردیە ئەمە تا ئێستا دەتوانین بڵێن 28 کەیسمان دیتیە و چەند کەسێکیش یەکلایی بۆتەوە. من ئەو کاتێ پێش زەواج بکەم مامۆستا بووم لە ساڵی 2000ەوە زەواجم کرد بووم بە خاوەن 3 منداڵ دوای ئەوەی ساڵی 2015 داهات هاوسەرەکەم جێهێشتم و چوو بۆ ئەوروپا ئێمە کەسمان نەبوو یارمەتیمان بدات و مەسروفمان بکاتن لە هەموو لایەکەوە دەرگامان لەسەر داخرابوو نەم دەتوانی داوای جیابنەوەش بکەم لە هاوسەرەکەم و ئەویش لە ئەوروپا و کە خەریکی کاری خۆی بوو هیچ پەیوەندیەکی لەگەڵ ئێمە نەمابوو خۆ دەزانی کە ئافرەتێک بەتەنها بیتن کەسی لەگەڵ نەبێ و خاوەن 3 منداڵ بێتن خاوەن 3 منداڵ بێتن و نەشتوانین مەسروفیان بکەم و خۆمان بژێنین ینی ئەوە بوو کێشەکەم بۆیە ویستم داوای جیاببوونەوە بکەم و تاکو ژیانێکی نوێمان هەبێتن لەگەڵ منداڵەکان سەرەتانەمان دەتوانی داوا بکەین چونکە هیچ شتێکم لەدەست نەبوو تاکو پارێزەر بگرم ئەوە بوو لە ڕێگەی ڕێکخراوی یاساناسان لەگەڵ ڕێکخراوی لانەی ژنان ئەوە بوو کە چوون بۆ ئەوێ پارێزەریان بە خۆبەخش بۆ دابین کردم و هەروەها داواشیان بۆ تۆمار کردم ئەوە بوو هەر لەوێوەدا توانیم جیابمەوە لە هاوسەرەکەم. بەپێی یاسا کارپێکراوەکان لە حاڵەتی داوای سزاییدا ئەگەر تۆمەتبار نەتوانێت بە هەر هۆکارێک پارێزەر بگرێت ئەوە حکومت لە سەرەتی پارێزەری بۆ بگرێت. ئەو کەسێک کە پارێزەری نییە لە داوای سزایی ئەو تەمان ئەوە متهم نەک دادخواست دادگا بەپێی یاسا پێویستە لەسەری پارێزەرێکی بۆ ئینتیدا بکە
مادیبوونی ئەو پارێزەرش لە خەزینەی هەرێم دەڕوات. ئەمە داوایەکانی شارستانی بۆ خۆشی لۆی هەیە داوای تۆمارکە، یعنی مەرزەکی یاسایی نییە ئیلا دەبی پارێزەر بۆی تۆمارکە، خۆشی لۆی هەیە تۆمارکە و بۆشی هەیە پارێزەرێک بۆ خۆی بکاتە بریکاری خۆی بۆ تۆمارکردنی داوایەکەی. ئەلێرە دادگا دەورێکی بۆ زۆرەی نییە، لەبەرەوەی دادگا تێکەلی هیچ ڕێکەوتنێکی نێوان پارێزەر و داواکار نابێت. ئەوە اتفاقەکە بینی خۆیانە چۆن لەسەری ڕێک دەکەون، ئەوە تایبەتی بەخۆیانە. بەڵام لێرە شتەکەی ئەمە زۆر جار زۆر ڕێکخراو هەیە، پارێزەریان لە کنیان کار دەکاوە خۆبەخش. ئەوە لێرە دەبی دەوری ئێوەیە، دەوری ئەو خەڵکانێک کە لە بوارەیش دەکا، ئەو کەسانێک کە باری داراییان ڕێگا پێ نادەکە پارێزەرێک بخۆیان دەستشانکەن، پێویستە پەیوەندی بەو ڕێکخراوانە بکەن، لەوێ پارێزەری خۆبەخشەیە بۆیان کار دەکات. من ماوەی 2 ساڵە لە هاوسەرەکەم جیابوومەتەوە و منداڵێکم هەیە تەمەنی 6 ساڵە و 2 ساڵە منداڵەکەم نەدیوە لەبەرەوەی ماڵی باوکم و هاوسەرە کۆنەکەم ڕێگەیان نەدەدا، منداڵەکەی لێ زەوت کردبووم کە نەیدێژ منداڵەکەم ببینم و لەبەر باری دارایی و وەزعی مادیشم ئەوها باش نەبوو کە من بچم پارێزەر بگرم یان نەم دەتوانی هیچ کارێک بۆ خۆم بکەم و بەردەوام نەفسیەتم تێکچ بوو، بەردەوام دەگریام و دوجار سەردانی بەڕێبەرایەتی تونندوتیژی خێزانیم کرد. لەوێ منیان نەر بۆ لای لانەخان کە لانەخانیش پارێزەری بۆ دابین کردم و پارێزەری بۆ دابین کردم و کاری بۆ کردم. ئێستا دەتوانم منداڵەکەم ببینم. بەڕاستی چەندین کەسانی وەکو من هەیە کە نازانن لەکوێ دەست پێ بکەن و ڕێگای محکەمە بگرن یان خود پارێزەر دابین بکەن و بەڕاستی هەبوونی ئەم ڕێکخراوانە سوودی هەیە. طبیعی ژمارەیەک توانیتیان خۆیان محامی دابین بکەن، بەڵام ژمارەیەکی تر نایانتوانیە بە حکمی ئەو وەزع ئەمنیەی کە بەسەر عێراق و هەرێمی کوردستاندا هات. ئێمە ژمارەیەکی زۆر لە ئاوارەی دەرەوەی هەرێم لە لامانە یاخود دەتوانین بڵێن بەندکراوی بیانیمان هەیە، ئەوانە ناتوانن یاخود خێزانەکانیان لێیان دوورن یاخود خۆیان لە ڕووی مادیەوە خێزانەکانیان ناتوانن هاوکاریان بن. ئەوانە هەمووی لە ڕێی ڕێکخراوەکانەوە توانیتمان هاوکاریان بکەین. ڕێژەیەکی بەرچاومان هەیە کە ناتوانن پارێزەر دابین بکەن، ئێمە کار لە بۆ ئەو ڕێژەیە دەکەین کە ناتوانانی پارێزەر دابین بکەن. سندیکای پارێزەران و ئەندامەکانی وەک ئەرکی مرۆڤانەی خۆی بەبێ وە بەرچاوگرتنی داهاتی مادی زۆرجار داکۆکی لە کەیسە نیشتیمانیەکانی وەک جینۆساید و تاکە بێدەرامەتەکان دەکەن. زۆر خەڵک ئێستا ئاوارن لە کوردستان، ئەو ئاوارانە نازانن شوێنی محکەمە لەکوێیە، تووشی گرفتێکە بن نازانن شوێنی محکەمە لەکوێیە، یاساکانی کوردستان چۆنن، هیچ شتێک لەو بارانەوە نازانن، تووشی گرفتێکە بن و ئەکەونە گرتوخانە و ئەمانە ئێوە چۆن نەتوانن بە دوای کەیسەکانیان بچن و تا چەند ئێوە کارتان بۆ کردو؟ بڵێ ئێمە لە ڕێگەی نۆرینگە یاساییەکانمان کە لە مەراکزەی لە بنکە بڵین کۆمەڵایەتیەکان دامانناوە لە سەرتاسەری هەرێمی کوردستان کە نزیکەی 3 بنکەی یاساییە لە بەحەرکە و لە شاریە هەیتمان، ئەوانە یارمەتی ئەو کەسانە دەدەن لە ڕێی پارێزەرەوە، پارێزەری خۆبەخشمان لەو بە عیادات قانونیانە دانایە لەو نێوڕنگانە دانایە کە بە دوواداچون بۆ کەیسی ئاوارەکان دەکا یان بۆ کەیسی لاجئ و یعنی سیواکانە ئاوارە عەرەبەکانیان ئەوە تا سووریەکان دەکاتن. لە بیدایەتڕا دەست پێ دەکەین بە پێدانی وشیارکردنەوەی یاسایی و پێبێدانی ئیستیشاراتی قانونی ئەوە تا یان ئاشناکردن بە یاساکانی هەرێمی کوردستان ئەگەر بێت و لە عێراقیش بەڕاست ئێمە لە چوارچێوەی یەک قانونی و لە ناو چوارچێوەی یەک دەوڵەتین، بەڵام
پاش ئەوەی وەکو یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی وەروە ئەو یاسایانەی کە لە بواری باری کەسی هەموار کراوەوە هەروە یاسای قانونی عقوبات کە هەموارمان کردەوە جیاوازە لەو قانونانەی کە ئێستا لە عێراق کاری پێ دەکرێت ئێمە زۆر بەمان بە زۆری کار بە و یاسایانە ناکەین کە ئێستا لە پەرلەمانی عێراق کاری پێ دەکرێتن وەکو قانونی عقوبات کوشتن لەسەر بە پاساوی شەرەف لە هەرێمی کوردستان ئەمە تعدیلمان کردەوە لەوانەیە زۆر جار ئەو عەربانی کە دێنێ ئێرکوانە وانەزانن ئەو قانونە تعدیل کرایتەوە لەسەر هەر ئەو بارودۆخە بڕۆن کە ناوەڕاست و بڵین خواروی عێراقە بەڵام ئەمە لەو ڕێگەیەوە پارێزەرەکانمان هەڵدەستن بڵاوکردنەوەی وشیاری بڵاوکردنەوەی ڕۆشنبیری یاسایی بڵاوکردنەوەی پێزانین بەو یاسایانەی کە لە هەرێمی کوردستان هەیە خەتۆی یەکەممان ئەوەیە اینجا مەسەرەن تەوکیلی مەحامیەکان تەوکیل دەکرێن و ئەوەنجە بە دوای چارەسەر دەگەڕێن بۆ کێشەکانیان یعنی بە تەنیامان نەکردینە و لەگەڵ یانین ئێمە. زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت کە هەندێک کەیس لە ناو گرتوخانەکاندا دەمێننەوە بۆ ماوەی دوور و درێژیش بێ ئەوەی بە دواچوونیان بۆ بکرێ و بێ ئەوەی بڕیارێکی یاسایی هەبێ. ئەمە زۆربەی کەس لیان دەپرسین لەسەرچی لە ژوورەی لە ژوورێ دەرێ ئەمن بەخۆم نازانمیان ئەم هەمان شتم کرێ بەروی مەحامیم نەبوو پارەم نییە ئەمە لە ژوورێ مایمەوە یان هێشتا نازانم داوایەکەم چی لێ هاتەوە ینی هیچ زانیارێکی لەسەر داوایەکەی خۆی هێنا لەسەر کەی بەردەبی چییە هیچ ئاگەی لە کەیسەکەی خۆی نەمایە لەبەروی بەس دەزانی بڵێتن حالی مادیم خراپە کەس هاوکاریم ناکە من لە ژوورێمە و مەحامیشم لێ پارێ بگرم یعنی زۆربەی کە چوینە لایەن ئەوە کێشەکەیان بوو بۆ ئەمە یەکسەر وەریان دەگرین بەخۆبەخشی یەکسەر پێیا دەڵێ ئێمە بەخۆبەخشی کارەکەتان بۆ دەکەین بەڵام بەڕاستگۆیانە لەگەڵمان بن و بەردەوام دەبین لەگەڵتان. کەس ناگیرێ بێ بڕگە واتە ئێمە لە قانون مبدأكمان دليل لا جريمة ولا عقوبة إلا بنص يعني هر كسك كدادوري لو كرينو بريالي دلما بند كردني مادة كيلو ديار دكا مادة تهمة كيتسيا أزنية بلا من نظام لو جرايمة نظام لو جرايمة نية أو قصانة بلام كدايجري دواي بلغي تواو نابي لسري دردك كيلو دارجاك أو هستاوي نكردوا إفرازي لك هذا باس شركة بلام لسرتاوا کەسکاڵە کارێک هەبی ئیتهامیەکە چی بکە بە احتیال بە خیانە دەمانە ئەوانە مادەکانیان دیارە لە یاسای سزایی تەعامی لەگەر دەکرێت بە ژێرە ئەو مادەی بەڵگەی لەسەر بوو لەسەری ساغ بوو دادوەری لۆکۆلینەوە ڕەوانەی دەکات لە دادگای تایبەندی خۆی لەوێژ ئەو جا دادگایی دەکرێت ئەو جا لێ بەڵگەکان وەزن دەکرێن دادوەری لۆکۆلینەوە مافی مناقشەی ئەدیلەی نییە تەنها کۆی دەکاتەوە بەڵام دادوای لۆکەڵینەوە سەلاحیەتیشی هەیە ئەگە بینی ئەو ئەدیلانە کە موجودە بڵێن ئەدیلەی حالەی تێدا نیە بۆ هەیە لە لای خۆی یەکلایی بکاتەوە. ڕووی سزایی پارێزەر هەبی باشترە بەس نەژبی دادگا ئیشی خۆی دەکات یانوەستایە لەسەرەوەی پارێزەر بێت چکە ئەو بریارانە کە محققان پیان هەڵدەستن کە دەنە دادوەری تایبەتمەند کە بریاری لەسەردا خەڵکانێکەیە ملزەمە قانونان بۆ جێبەجێکردنی و بریارانە ئینجا پارێزەرەکەی تێدا نەبی یعنی ئیشەکەی ڕناوەستی بەڵام هەر کێشێک تایبەتمەندی خۆی هەیە هەشمانە بە دوو ڕۆژی تەواو بووە يعني باويش بلين يعني هم وكيك نية هر تشيشك وقايعكي حكم دكا تسندر واتسنايا مثلا استاذ مين زور زاري ما دادوري لو كرينو نسراوك دكا لو شوينه شي
ئەوە بەپێی کاری ڕۆتینەکە بچینە بە دوو مانجی وڵام نایەتەوە. یان ئیزراعک پێویستە بە هەندێک ئەوەلیاتی تایبەت لە من دەستی نییە پێ بکە. بۆیە ئەمە ڕاز نییە بلێ وڵات تۆ ئەگەر پارێزەرت نەبی شەکەت ناڕوە. بەڵام پارێزەر کابراایکی یاساییە، هەر کەسێک بۆی گونجاوبی پێویستە پارێزەری هەبی، چونکە ئەو لە یاسایەکەی لە خاوەن کێشەکەی زیاتر تێدەگات. هەموو تۆمەت و تاوانێک لە کۆمەلگادا ئاڵۆز و فرەجەمسەرە و یەکلاکردنەوەی پێویستی بە وردبینی و بەڵگە و شاید و چەندان پێداویستی تر هەیە. هەر بۆیە حکومدان پرۆسەیەکی قورسە و پەیوەستە بە چارەنووسی مرۆڤەوە و لەم نێوەندەدا یاسا و یاساناسی و دەبێتە سەرچاوەی گەڕاندنەوەی ماف بۆ خاوەن ماف.